حەز دەکەین هەمومان زۆربەی شوێنی جیهان ببینین وڵاتە جیاوازەکان کللتورە جیاوازەکان چەند بگەڕێ چەند وڵاتی جیاواز و کللتوری جیاواز ببینی ئەوەندە لە سیر و سەمەرەی ئەم جیهانە سرت دەسوڕمێ بەڕاستی ژووری بازرگانی چینی کە سەر بە وەزارەتی بازرگانی ئەم وڵاتەیە سیمینار و وەرکشۆپێکی 15 ڕۆژەی سازداوە بۆ نوێنەرانی ژمارەیەک دامەزراوەی میدیایی لەسەر ئاستی وڵاتان کە لە ژێرناونیشانی بە ژمارەیەک گوڵ دەتوانین باخچەیەک دروست بکەین. هەرێک لە کارزان ڕەسوول واژیر زیاد وەک نوێنەری کوردستان 24 بەشدار بوون. جا ئەمڕۆ مامۆستا کارزان میوانی ئێمەیە و لە نزیکەوە کە وەرپرسی ئینتێکیشە لە کوردستان 24 باسی چینی لەگەڵ دەکەین باسی وەرکشۆپەکان و هەموو ئەو ڕۆژانی کە لەوێ بەسەریان بردووە بەخێر هاتی مامۆستا کارزان. خێر بێ مامۆستا کارزان. بینەران و بیسەرانی کوردستان 24 باش. ئەگەر سەرەتا قسە لەسەر چونمان لە بۆ چین بکەین دیارە قونسڵخانەی چین هەر قونسڵخانەیەک بیا با بڵێن باڵیۆزخانەی وڵات چین لە وڵاتانی جیهان نوێنەرانی دامەزراوەی میدیاییان بان کردبوون لە نێویاندا قونسڵخانەی چین لە هەرێمی کوردستان چوار با بڵێن میدیاکاری کوردی بانگەشت کردبوو کە دویان لە کوردستان 24 بوون من و کاکە ژیری پێشکەشکار و پرۆفسەر ئەوەش گەورەی بانکردمان لەوە بوو لەسەر ئاستی عراق چوار کورد بانکرابوون جگەلەوەی کە ئەسڵەن میدیاکاری عراقی بانگەشت نەکرابوون کە چوون و لێوێ بەشداری سمینارەکە بووین چین دەویست لەوێندەرێ کۆمەڵک قسە لەسەر کۆمەڵک بابەت بکاتن بۆ نمونە قسە لەسەر ئەوەی بکاتن کە ئەوان پێداگیر بوون لەسەر مەسەلەی بازرگانی لەگەڵ وڵاتان بەبیرهێنانەوەی ئەوەی کە ئەوان زاران ساڵ پێش ئێستا لە ڕێگەی ئاوریشمیەوە بازرگانیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و دراوسێ کردووە و هەروە دەیانەوێت پەیوەندێکی جیاوازیان هەبێتن لەگەڵ وڵاتان پەیوەندییان هەبێتن لەسەر بنەمای برایەتی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوباش لەسەر بنەمای بازرگانی لە سمینارەکەدا کە 15 ڕۆژ بەردەوام بوو 10 ڕۆژیان تایبەت بوو بە پێشکەشکردنی سمیناری تایبەت بە پەیوەندی چین و وڵاتان لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کللتوریەوە 5 ڕۆژی دوایش تایبەت و بە بینینی شوێنەواری دێرینی چین وەکو شورای چین و هەندێک شوێنەواری دیکەەوە ئەو ڕێگە ئاوریشمەی کە کاتی خۆی بازرگانانی چین بەرەو هند و لەوێەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستون ئەوانیان نیشانداین دی بەگشتی چین دەوێتن وا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە بە بڵێن لەگەڵ وڵاتانی ئاسیا بەگشتی وا نیشانداتن کە دەوێتن لاپەڕەیەکی نوێ یا با بڵێن پەڕەیەک هەڵداتەوە کە تایبەتی بە مەسلەی پەیوەندی ئابووری بازرگانی پەیوەندی هاوباش پەیوەندی کللتوری پەیوەندی گۆڕینەوەی کەڵچەر و کللتور لە نێوان هەمیشە باسی ئەو دۆستایەتی خۆیەکە جا ئەمە ڕەنگی داوەتەوە کە بەڕاستی ئەوێ دۆستایەتی هەبێت لەگەڵ نەتەوە جیاوازەکان ئاژاگەر تەماشای ناوخۆی چین بکەین وەکو چین وەریگرین وەکو خەڵکی چین وەکو میلەتی چین میلەتێکن زیاد لە حەد بەڕێزن بە تایبەت لەو کاتانێک کە خەڵکی غەریبە و بیانی دەبینن زۆر بەڕێزن بۆ نمونەك لە بۆ بینەوە لە گرتنی تەکسی کێشەی زۆرمان هەبوو لە گرتنی تەکسی لەبەرەوەی ئەوان ئەپلیکیشنێکی تایبەت بەخوانەیە کە پێ دەڵێن ویچات هەموو کار و چاڵاکی ڕۆژانیان لە ڕێ ویچاتەوە ئەنجام دەدەن بۆ نمونە گرتنی تەکسی کڕینی شتوماک دانی پارە وەرگرتنی پارە هەموو لە ڕێ یەک ئەپلیکیشنی تایبەتە کە ویچاتە زۆر کەم بە کاش مامەڵە دەکەن ئەمە کە لەوێن دەرەبوون بە حکومەوەی هەم ڕسیدی ئەوەمان نەبوو با بڵێن هەژماری بانکیمان نەبوو هەمیش زۆر شارەزای ویچات نەبوون لە بەرەوەی لێرە کەم بەکاردێنرێت کە دەمانویست تەکسی بگرین دەبووە داوا لە خەڵکی خۆیان بکەین پێیان بڵێن تەکسێکمان لە بۆ بگرن ئە لێرە مەسەلەن لە بۆ فڵان شوێن هەر جارە کە تەکسیمان دەگرت یعنی 3000 تەکسیمان با بڵێن 3000 تەکسیمان لە ڕێوانەوە گرت 2000 پاریان لێوەرە نەگرتینەوە وەکو احترام گوتیان هەدیە وەکو میوان بە تایبەتیش کە دەمانگوت کوردین و خەڵکی مەسەلەن کوردی عراقی لەسەر ئەوە ئاشنایەتیان لەگەڵ کورد هەبوو لەگەڵ ناوی کورد و کوردستان هەرێمی کوردستان بێگومان چۆن دەیان ڕوانی بۆ هەرێمی کوردستان ئەوان وەکو پرسە سیاسیەکە تەماشای کوردیان نەدەکرد باوەڵێن وەکو پرسی دۆستایەتی وەکو ئەوەی کە کورد نەتەوەیەکی دێرینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەتەوەیەکە پێگە و جێگەی تایبەتی خۆی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئەو پێگەیە سەیری کوردیان دەکرد پێشیان وابوو لە ڕووی ڕێزگرتن و دابوونەریتەوە کورد نزیکە لە چینیەکان بە حکومیەوەی لێرەش خەڵک میوان دۆستە لێرەش ڕێز لە خەڵکی غەریبە دەگیرێ ڕێز لە نەتەوەکانی دیکە دەگیرێ ڕێز لەو پێکەوە ژیان و پێکهاتەی
جیاواز دەگیرێکە لە کوردستان هەیە ئەوان لەو ڕۆوە تەماشای کوردیان دەکرد بۆیش هەر کات دەماگوت کوردین بە چاوەشی جیاواز سەیریان دەکردین ینی جیاواز لە وڵاتانی دیکە مامەڵیان لەگەڵ ئەو چوار میدیاکارە دەکرد کە لە هەرێمی کوردستانەوە چوو بن. مامۆستا من ئەمڕۆ ئەوە فزوولیم هەیە حەزەکەم لەسەر هەموو شتەکانی پرسیارە لێ بکەم. تەمای چینە دەوێت بازرگانی بکات. زۆر باشە. پێم خۆشە بزانم زۆر جارە وترێ لێرە و لەوێ بیستین ئەڵێن چین یان هەسارەی چین زۆر جار خەڵکەکەی بە ئەڵەن لە هەسارێکی جیاوازن بەڕاستی ئەم جیاوازی هەیە لە خەڵکەکەی لە کللتوری لە ژینگەکەی ینی ئەوەی بینیتان وایە؟ ئاژە پێشەوەی قسە لەسەر جیاوازیەکەیان بکەین بەڵێ جیاوازن لە خۆیان زۆر جیاوازن لە چ شتێکا جیاوازن بۆ نمونە لە تەکنۆلۆژیا جیاوازن لە پێشکەوتن لە بوارە جیاوازیەکان لە بەس مەسلەی میعماری لە فلان لە فیساڵ لە یەک دنیاشت جیاوازن لە وڵاتانی دیکەوە حقیقەتە و ناشاردرێتەوە بەڵام ئەگەر بێن قسە لەسەرەوەی بکەن جیاوازیەکە لە چێ دەست پێ دەکاتن ئەوان لە چ جیاوازن یا با بڵێن وایان کردو مەسەلەن پێشکەوتتر بن لە خەڵکی ئەوان زۆر ڕێز لە وڵاتی خۆیان دەگرن وڵاتی خۆیان خۆش دەوێت ئینتیمای زۆر زۆریانەیە لە بۆ وڵاتی خۆیان وارووا ڕێز لە کەسایەتی و ڕەمز و سمبوڵەکانی خۆیان دەگرن بۆ نمونە لە زۆر شوێنی ئەو بەیژینجی پایتەختکەمە لەوێ ماینەوە ڕسم و پەیکەری سیمبڵەکانیان دەبینین بۆ نمونە ماوەسی تۆنگە فلانە فیساڵە وارووا ئەو مۆزەخانانەی کە هەیەە پڕ و پڕن لە یاد و یادگاری و یادەوەری سەرکردەکانی پێشخوان کەواتە ئەوان بەر لە هەموو شتێک پابندن بەو وەلا ئەیکە لە بۆ نیشتمانی خوان هیانە ئەوان پێش ئەوەی بیر لەوەی بکەنەوە کە چەند پێشکەوتونە پێش ئەوەی بیر لەوە بکەنەوە کە چەند جیاوازن لە خەڵکی ئەوان دایان وانیشاندن کە چینین شانازی بە چینی بوونی خۆیانەوە دەکەن وارووا شانازی بە و سەرکردە و ڕابەرانەیان دەکەن کە پێشووتر وایان کردێت چین بگاتە قۆناغی ئەمڕۆ ئەوە گرنگی چینە بۆش ڕاستە پێشکەوتوترن لە خەڵکی وڵاتێکی جیاوازە دەکرێت بڵێن هەسارێکی جیاواز زۆر جار شۆک دەبێت بەڵام گرنگەکەی یعنی ئەفو جیاوازیەکەی لە چیە بۆ نمونە شوێنێک دەبینی پێت وایە شۆک بووی کە ئەوە دەدیەوە شوێنێکی زۆر جیاوازتر دەبینی لەوێ شۆکی یەکەم جارت نامینی دەبیت هێشتا یەکەمت بەرنەدای تووشی دوم دێت ئەوستا کارزان زۆری لە بازرگانانی کوردستان ئەمان زیاتر هاتوچی بۆ چین دەکەن کاتێکە لە چین دەگەڕێنەوە دەڵێن ئەوەی کە زۆر کێشە بۆ مەدروست دەکا خواردنە دەڵێ خواردنەکانیان مشکلی خواردنمانە بە تەواوی لە خواردنی ئێمە جیاوازە یعنی خواردن ناوی سەیر و سەمەرە پێکهاتەی سەیر و سەمەرە بۆ دروستکردنیان ئێوەش ئەهلی کولیچەکە بوون خواردتانیان بەڕاستی خواردنەکانیان کەلچەوەی هەبوو بیخۆن دەزانی کێشەی خواردنەکە لە چییە بەحکومەوەی فەرەنجی یا بەڵێن کللتوری دروستکردنی خواردن جیاوازە بۆن و بەرامیشی جیاواز دەبین ڕاستە ئێمە وەکو مەسەلەن کورد لە دروستکردنی برنج و فاسۆلیامان حەز لێ بە دەرەجەیەک هیانە برنجیان هەیە بەڵام ئەوەی سەیر بیتن نەشەکر دەخۆن نەخۆێ زۆر سەیرە برنجیان هەبوو وەکو ئێمە برنجیان لەدەنا بە حکومەوەی خۆی تێدانە و حەزم لێنەوە کەواتە سێ ڕۆژ یەکەم بەیانی کولیچە نیوانەوە کولیچە ئێوانە کولیچە یعنی ئەسڵەن تااقەت و وزەی ئەوم نەما بوو بگەڕێن دوای سەبرە عادەتمان کرد ڕاهاتین خواردنەکانیان خراپ نین خواردنی خۆشن هیچ خواردێکیوانە تاقیکردەوە بە تایبەتەوە خواردنی دەریاییان زۆرە تاقیب کردەوە بەڵێ ماسی تاقی کراوە ماسی ناوە توانین بەڵام خواردنێکە نەتوانین ئەمن نا بەڵام برادران ڕۆبیانیان تاقی کردەوە ئەختەبوتیان تاقیب کردەوە خۆشە دەیانگو زۆر خۆشە بەڵام من وەکو خۆم خواردنشلەکانیان دیکۆری زۆر ناشرێ مامۆستا کارزان هەندێک خواردنی شلیانێ زۆر لە سۆشیال میدیا دەبینێ باشە ئەڵەن زۆر جاری ئەوەیە کە ئەوە تەمەند درێژن کۆلاژینی زۆر تایە خواردنەکانیان بزەبێت خەڵکی تەمەند درێژی تیانی زۆر بە تەمەنی تیاڵن زۆر درەنگ ئەمرن دەزانی هەژە ماشەڵای لەبی خەڵکی زۆر زۆر بە تەمەنی تێدا لە هەمووشی گرنگتر زۆر ساغ و تەندروستن خواردنەکە بەشی ئەساسی خواردنەکە تەواوە وای کردو مەسەلەن ئەوان کەمتر کالۆری بەکاردێنن ڕاستە ینی نانم نەدیت لێ دەرێ حقت شتێک ببینم وەکو نان بیخۆم تەنها لەو چێشخانان نەبی کە عراقی بوون یا سووری بوون یا کوردی بوون کە دەچوین لەوێ سەمونمان دەدیت و نانمان دەیت ئەوان بەکاری ناینن جگەی لەوەش هەفتەی لە ویکنت باوەڵێن لە کۆتایی هەفتە کە پشووی هەفتانەیە ئەوان گروپی سەماکردنیان هەیە ئەو کەسانی کە بەتەمەنن یان بە ساڵات چوون موچەی خانەنشینیان هەیە بەڵام لە پاڵ موچەکە کە کۆمەڵێک شەرت و مەرجی هەیە
بۆ نمونە دەبێت سەما بکاتن ئەکتیڤێتی هەبی چاڵاشی جیاوازی هەبێتن ئەوەندەی ئەمە لێوێن دەرەبووین کە بڵێن 3 هەفتە بوو لەو 3 هەفتە خەڵکی بەتەمەنی زۆرە دەدیت لەگەڵ گروپێک سەمای دەکرد 100 کەس 150 کەس بەیەکەوە سەمایان دەکرد و لە برادێکمان پرسی کە لەوێ تەڵەبەیە هەم میدیاکاریشە هۆکاری سەماکردنەکە چیە قسەی لەسەر وی کرد گوتی ئەوانە دەبی مانگانە راپۆرتی خۆیان ببن بڵێن ئەوەندە کاتژمێرە سەمامان کردووە ئیجباری یاری ئیجباریە ئەوەندە جەومان گۆڕیە لەوەی تەندروست بن لەوەی نەبنە بارگرانی لەسەر حکومت لەوەی هەم لە ڕووی دەرونیشەوە ئاکتیڤ بن زۆر باش مامۆستا کارزان پەیوەندیان لەگەڵ وەرزشکردن بە پێ ڕۆیشتن لەگەڵ ئەمانە چۆنە یان هاوشێوەی زۆرێک لە وڵاتانە کە عراق و دەوروبەری عراق و هەموو ئەمانە وڵاتی ئەوەن کە دەخۆن ئۆتۆمبیلێکی زۆر گران ئاتا ئەگەر بڕۆن بۆ فڕنەکەی سەری کۆڵانی خۆیان بۆ ئۆتۆمبیل دەچن بۆ ئۆتۆمبیل دەگەن ئەوان چۆنن لەگەڵ وەرزشکردن گرنگیدان بە لە شولاریان بە جەستەیان ئەوان ئەو بەیژین کە پایتەختی وڵاتەکەیە 21 میلیۆن کەس بە ئاساییتیدا دەژیت کە ژمارەیەکی یەکجارێک جار زۆرە سەرباری ئەو ژمارە زۆرەی کە هەیە لەوێ قەرەباڵغ نییە هۆکارەکەی چییە حکوومەتی وڵاتە پایسکلی داناوە ماتۆری داناوە پایسکل و ماتۆر لەسەر شەقامەکان مڵکی حکوومەتن وەکو گوتم لە ڕێ ئەو ئەپلیکیشنە پارە داخڵ دەکاتن قفڵە لەسەر جادەکان پایسکل هەیە بارکۆ دەکەی لە پایسکلەکەت دات و پایسکلەکە یەکسەر دەبیتەوە بە گوێرە ئەوەی کە چەندی بڕیە یا بەڵێن چەندی داوا کردو زۆرینەی خەڵکی چین بە شارەکانیشەوە ناکات لەبەژین پایسکل بەکاردێنن پایسکلەکە مڵکی حکوومەتیە هەرزان لە سەریان دەکەوێتن هەم ماندوو نابن هەم تەندروستن هەم پایسکلیش بەکاردێن ئیزدیحام و قەرەباڵغی شارەکەشی نەهێشتە بەفعلی ئەوان زۆر گرنگی بە تەندروستی خواندن سەرباری ئەوەی شەقا شۆستە یەکجار گەورە دوو بەقەت شەقامی ئاسایی دروست کرا لە هاتووی خەڵکو و پیادەڕەوی ئەوانە زۆر وای کردی یعنی ئەوەندەی لێوێن دەربوون هەم لە ڕووی دەرونیەوە هەسمان دەکرد ڕۆیشتن زۆر خۆشە دەتوانین پیادەڕەوی بکەین بۆ نمونە ڕۆژی وا 6 ساعت بە پیادە ڕۆیشت هەستان پێ هەستمان پێ نەکرد هەم ئەوە شە قەرەباڵغی ازدیحامی نیە دەستان خۆشبی و بەخێر بێنەوە هەستی کوردایەتیشان جوڵایە دوای ئەو ماوەیەک لە غەریب و بەجلبەرگەکارزان وایە زۆر لەبەری دەکە ڕاست زۆربەی کار لە ناو دەستگاش ڕۆژی ئاساییە من وازام نەورۆزەی تر کارزانە پێشەوەی قسە لەسەر آخر قسەم لەسەر جلبەرگەکە بێتن چینەکان سەرباری ئەو پێشکەوتنەی سەرباری ئەو گۆڕانکاری نەوعی لە خۆیاندایە بەڵام تەماشایان کە بەشی زۆریان ئێستاش پابەندی هێنا کۆت و چاکەتی جێگەی خۆیان هەیە ئێستاش لەبەری دەکەن هەریچ نەبێ مەسەڵەن لە ڕێستۆرانتەکان لەبەریانە لە شوێنی پێشوازی لەو شوێنانی کە تایبەتن بە میوانداریکردنی خەڵکی لەبەریانە بۆ پیشانی خەڵکی بیانی بدەن کاوان پابەندن بە کللتور و فەرهەنگ و دابوونەریتی خۆیان زۆر سپاس لەبەوەش خۆشحاڵم زۆر سپاس سەرکەوتوو بن بە هیوان کە توانی بێتان هەکبێکی پەر لە کللتوریوان بێنەوە لەگەڵ کللتوری خۆمانە سوودی لێوەربگرین زۆر سپاس باش زۆر سپاس